سپاس خوندەکاری مەی هێژا و دەلال ئەز مامۆستا جەمیلە مامۆستای عەرەفێ 4 برانشی بیرکاری بۆرەمە ئیرۆ وانەیەکە نو لڤێدێ ئیرۆ ئەمێ فێری وانەیەکە نو بن هەڤدوورە وەکی بەرینها ئەم هەڤدوورە فێر بووبوون بێچاوە دەماغ و تەباهیەک الجەمە هەبە ئەف تەباهیا هەنێکی مە پارچە دکرد پارچەین یەکسان دەما مە پارچە کرد ئەف تەباهیا هەنێکی پارچەین یەکسان بێمەچاوە بە ئەوایەکی بیرکاری بە ئەوای کەرتیژی مەنیشان دەکرد شخۆ دەماغ و مام هەڤدوورە فێر بوون بە ئەوای کەرتمە هژمە تەباهیا خۆمە چێ دکرد کەرتامە ژ خێزکا کەرتێ پێک دەهات و ژ پار و پارانیژی پێک دەهات لڤێدێ ئیرۆ ئەمێ هەڤدوورە فێر بن بێچاوە ئەمێ بێ کەرتاخوا سەر ڕاستەکە خۆیان هژمارێ نیشانکن بێ ئەمێ هەڤدوورە فێر بن بێ ڕاستەکە هژمارێ چییە ڕاستەکە هژمارێ لە جەمە دبێژێ ڕاستەکەکە ژ ئالیە چەپێ بەر ڕاستێ بە بخارێن یەکسان تێ پار بکردن و ژێ هژمارە سفر ژی دەست پێ دکێ و هەر خالک لە سەر vê ڕاستەکە هژمارەکەی نیشان دکێ کە ئەم هەڤدوورە ڕاستەکە خوا لەسەر تەپێ ئەم خێزکن و ئەم هژمارێ خۆشی لەسەر نیشان بکەن شخۆ وەکێ ئەم دەزانن وەکی گۆمە گوت ڕاستەکە مەیە هژمارێ ژ ئالیە چەپێ بەر بڕاستێ بە بخالێن یەکسان هاتیە پار بکردن ئەف ڕاستەکەمە ژە هژمارە سفر دەست پێکریە خالە دەست پێکێ خالە دەست پێکێ هژمارە سفر نیشان دەکەی و بەر بە ئالیە ڕاستێ بەژی ڕاستەکەمە خێز دەبێ و هژمارێ مەلسەر ڕێز دەبن و هەر خالک هژمارەکێ نیشان دەکەی وەکی گۆنها ئەم دەبینن دەما ئەم وەرن ئەم بێژن ئەمێ هژمارە لەسەر vê ڕاستەکە خۆیان هژمارێ ئەمێ نیشان کرد ئەمێ ئین بە ئەوایەکی یەکسان ئەمێ بێ ڕاستەکێ ئەمێ پار بکەن دەما ئەم وەرن ئەمێ بێژن ئەف هژمارە یەک نیشان دکێ و ئەف خال هژمارە ددۆ نیشان دکێ ئەف خال هژمارە سێ نیشان دکێ و ئەف خالژی هژمارە چار نیشان دکێ و هەر وەکی دن هەر خالک هژمارەکێ نیشان دکێ وەکی ئەم دەبینن ئەف هژمار دەما ئەم سەر ڕاستەکێ نیشان دەکەن و هەر خالک بە ئەوایەکی یەکسان وەکی ئەم دەبینن ژ هژمارە سفر پێکتێ و بەر بە ئالیە ڕاستێ بە هژمارێمە مەزن دەبن ئەم وەکی دەبینن ڕاستەکەمە ژ ئالیە چەپێ بەر بڕاستێ بە هژمار مەزن دەبن لڤێدێ ڕاستەکەمە هژمارێ ئەمژ بەر چ کارتێنن دەما ئەم تێن ڕاستەکەکێ چێ دکن کەرتێمە کەرت الجەمە هەنا ئەمێ کەرتێ خۆ لەسەر vê ڕاستەکێ نیشانکن کە ئەم هەڤدوورە میناکەکێ چێکن کەرتە خوا ئەم میناکەکێ بنویسن و ئەمێ vê میناکە خۆیان کەرتێ ئەمێ لەسەر ڕاستەکە خۆیان هژمارێ ئەمێ نیشانکن بێچاوە تێ نیشانکردن میناک میناک الجەمە کەرتامەیە نیڤ الجەمە هەیەش خۆکێ گۆ ئەم هەڤدوورە زانی کەرتامەیە نیڤ ژ ددۆە یەک بەلاوی ددۆ پێک دەهات یەک بەلاوی ددۆ ئان ژ ددۆان یەک پێک دەهات ئەف کەرتامەیە نیڤە دەما ئەم وەرن ئەم بێژن کە ئەمێ vê کەرتێ ئەمێ سەر ڕاستەکە خۆیان هژمارێ ئەمێ نیشانکن بێ ئەمێ چاوە ئەمێ نیشانکن vê کەرتا خۆ سەر ڕاستەکە خۆیان هژمارێ شخۆوەکی بۆ ئەمبەرین هاکێ هەڤدوورە فێر بووبوون کەرتێ مەی بۆ پارە وێناکێ یەک بێ هەرتم ئەف کەرتامە ژێ هژمارە یەک بچووکترە یعنی نرخێ وێناکێ ناوبەرە سفر و هژمارە یەک دەیە دەما ئەم وەرن vê کەرتێ ئەم نیشانکن سەر ڕاستەکە خۆیان هژمارێ وێ نرخێوێ ناوبەرە هژمارە سفر و یەک دەبێ ji ber got parawê yeka bê nirxê wênakê ji hijmara sifir heta yeka ka em rasteka xwe ya hijmarê em nîşan kin û em kirta xwe jî li serê nîşan kin rasteka me ya hijmarê ji xwe wekî em zanin ji xala destpêkê ji sifir pêk tê û ber bi aliyê rastê ve jî mezin dibe em ê ên hijmara xala me ya destpêkê sifira û ئەمێ ئێ نیشانکن ئەمێ بێژن ئەv هژمارە یەک نیشان دکێ و ئەv jî hijmara didô nîşan dike ji xwe kertama wekî em dizanin berînha em fêr bibûn kertama nirxê wê navbera sifir û hijmara yek de ye wekî em dibînin hijmara ma ya yek bûye di parçeyên yeksan em ê ên emê kine hijmara xwe ya yek ji sifir heta yek em ê kine di parça
ای یکسان اف پارچەی مەیە یەکسان ئەمێ چاوە کەرتا خۆ لەسەر نیشان کن دەما ئەمۆرن ئەم کەرتا خۆ لەسەر نیشان بکەن ji hejmara sifir ji xwe em dest pê dikin dema ku em werin em bêjin sifir em dest pê dikin em ê bêjin sifir belavî di do yek belavî di do di do belavî di do وەکی ئەم دەبینن سەر ڕاستەکە مەیە هژمارێ کەرتا مەیە یەک بەلاوی ددۆ کیژان ژڤانی هاتیە نیشانکردن ئەمێ بکنە گرۆڤەرەکەیدا کەرتاما نرخێ وێ ناکەیت ناوبەرە هژمارە سفر و یەکدەیە وەکی ئەم دەبین کا ئەمیناکە کە دیت ببن و ئەم دیسە لەسەر ڕاستەکە خۆیان هژماری نیشان بکەن ji sesiya yek ka em vê kerta xwe em ê li ser rasteka hijmarê dîsa em werin nîşan bikin her wiha heman şêwaza em ê dîsa rasteka xwe ya hijmarê xêz kin jê xala sifrê pêk tê û ber bi aliyê rastê ve jî di mezin dibe em ê bêjin xala me ya destpêkê ji hijmara sifir pêk tê û em ê ên li ser rasteka hijmarê em ê rasteka xwe parve kin ji xwe wekî em zanin para navêna hijmara yeka nirxê wê di navbera sifir û yek de ye em ê ên kertama hatiye parçekirin sê parçeyên yeksan em ê çawa vê nîşankin ser rasteka xwe ya hijmarê em ê ên ji sifir heta hijmara yek em ê kine sê parçeyên yeksan em ê ên demama kire sê parçeyên yeksan em ê kertê xwe li ser nîşan kin wekî em zanin sifir belavî sê yek belavî sê di do belavî sê sê belavî sê kîjan ciwanekê kerta me nîşan dike wekî em dibînin li vê de yek belavî sê kerta me nîşan kiriye mînaka me ya sê ya çi dibêje û çi kîjan kertê em ê li ser rasteka xwe ya hijmarê em ê nîşan kin dema em werin em bêjin jê pênca yek kertama ji pênca yek li cem me heye em ê ên ser rasteka hijmarê em ê rasteka xwe ya hijmarê her wiha bi heman şêwazî em ê xêz kin bi xalên yeksan em ê jev parve kin ji xala me ya destpêkê ji xwe ji hijmara sifir pêk tê û em ê kine di parçeyên yeksan û ji xwe wekî em zanin para navê hijmara yeka û nirxê wê na di navbera hijmara sifir û hijmara yek de ye em ê ên rasteka xwe ji hijmara sifir heta yê hijmara yekê em ê parve kin pênc parçeyên yeksan li vê de me pênc parçeyên yeksan me jev ê cuda kirine em ê ên kertê xwe li ser nîşan kin li vê de em ê dest hijmara xwe ya xala xwe ya sifir kin em li vê de dibêjin sifir belavî pênca yek belavî pênca di do belavî pênca sê belavî pênca çar belavî pênca pênc belavî pênc em wekî em dibînin kîjan xalê civanekê ji kirta me ya yek belavî pênc nîşan dike ji xwe wekî em dibînin li vir kerta me yek belavî pênc hatiye nîşankirin li ser rasteka hijmarî her wiha bi heman şîwazê çi kert li cem me hebe li ser rasteka hijmarê em wiha em nîşan dikin dema de wekî em hevdûre fêr bûn dema got para wê neke hijmara yek be nirxê wê ne hertin navbera sifir û hijmara yek de ye xwendekarê me yê hêja û delal niha em tên dawiya waneya xwe em nihakê em hindariya xwe ser pirtûkê xwe divekin ser rûpela şêst û çar û hindarî em ê bi hevdûre çareser kin xwendekarê me yê delal niha li vê de hindarî li cem me heye rûpela şêst û çar em ê bi hevdûre çareser kin li vê de çar pirs li cem me ne pirsa me ya destpêkê çi dibêje li cem me tevahî hene ev tevahî hatine rengîn kirin û li cem me kert hene em ê kertê xwe yê rast em ê hilbijêrin
دەمان دەستپێکی ئەv ملکێش الجەمە هەیە ئەv ملکێشەمە هاتیە پارچەکردن 4 پارچەین یەکسان لێ دێ پارچەیەکن جوانێکێ مەرەنگین کردیا دەما ئەموەرن بە ئەوایەکی کەرتی ئەم چێکن ئەمێ بچاوە چێکن وەکی ئەم دەبینن 4 پارچەنەمە یەک رەنگین کردیا ئەمێت بێژن ژ 4 یەک دەما ئەموەرن سێ کەرتجەممەنە ئەم یەکی جوا هەڵبژێرن شخوا پرسامەیە ڕاست ئەو ژ 4 یەکە ئەمێ بکنان گرۆڤەرەکێدا و ئەمێ هەڵبژێرن لێ دێ یا مەیاد دووە لێ دێ شخوا 5 ملکێشەمە هاتیە پارچەکردن 5 پارچەین یەکسان یەک جوانێکی هاتیە رەنگینکردن دەما ئەموەرن بە ئەوایەکی کەرتی ئەم بنویسن ئەمێ چاوە نویسن وەکی ئەم هەڤدوورە فێر ببوون ئەم دەنویسن ژ 51 5 پارچەین یەکسان جەمە هەنە و یەک جواژی هاتیە رەنگینکردن ژ 5 یەک رەنگین کردیا لێ دێ سێ کەرتجەمە هەنە پرسا ڕاست شخوا ژ 51 دەما ئەموەرن ملکێشەمەیە سسەیە هاتیە پارچەکردن ئەو ژی 7 پارچەین یەکسان یەک جوانێژی مەرەنگین کردیا دەما ئەموەرن بە ئەوایەکی کەرتی چێکن ئەم چێ دەبێژن چێ دەما 7 پارچەلجەمە هەنە ئەم دەبێژن ژ 7 هاتیە رەنگینکردن وەکی ئەم دەبینن کەرتامەیە ڕاست ژ 7 ئەڤ لێ دێ ئەم دگهێنە پرسا خۆیان ددۆ پرسامە الجەممە ئەشکێل جەمە هەنە ئەڤ ئەشکێلی هانێکی هاتنە پارچەکردن پارچەین یەکسان و کەرتژی لە هەر تەواهیەکێ و هەر ئەشکێلێکی کەرتەکلجەمە هەیە ئەف ئەشکێلی هەنێ ئەمێ رەنگینکن لە گۆری کەرتێ گۆلجەممە ئەمێ چاوە رەنگینکن دەما ئەم دەبێژن ئەف گرۆڤەر الجەمە هەیە و الجەممە کەرتامە دەبێژە 8 هاتیە رەنگینکردن دەما ئەموەرن بێژن ئەمێ ئەشکێلە خۆیان گرۆڤەرێ ئەمێ رەنگینکردن لە گۆری کەرتێ خوا وەکی ئەم دەبینن ژ 8 هاتیە رەنگینکردن لێ دێ سێ گۆشەل جەمە هەیە شخوا دەبێژێ مەدیسە هونێ رەنگینکردن لە گۆری کەرتێ کەرتامە دەبێژێ ژ 3 یەک هاتیە رەنگینکردن دیسە ئەمێ یەکێ جوانێکی رەنگینکردن شخۆوەکی ئەم دزانن هاتیە پارچەکردن پارچەین یەکسانن یاما ئەم گەهانە دامێ ئەشکێلامەیە سسەیە تەواهیامە هاتیە پارچەکردن 6 پارچەین یەکسان لێ دێ مە یەک ژوا هەر 6 پارچەین یەکسان مە یەک رەنگین کردیا ئەمێ ئێن لە گۆری کەرتاخوا ئەمێ رەنگینکردن ژ 6 مە یەک رەنگین کردیا دەما ئەموەرن ئەشکێلامەیە داوی دەبێ ژ 4 مە یەک رەنگین کردیا شخوا پارچەین یەکسان جەمەنە ئەمێ ژ 4 یەکێ رەنگینکردن وەکی ئەم دزانن ئەم یەکێ رەنگین دەکەن لە گۆری کەرتاخوا ژ 4 مە یەک رەنگین کردیا لێ دێ ئەم تێنە داویا پرسا خۆیان ددۆ ئەم دەرباسی پرسا خۆیان سسەیە دەبن لە جەممە کەرت هەنە دەبێژێمە پرسامە هونێ کەرتێ لەسەر ڕاستەکە هژماری هونێ نیشانکەن لێ دێ وەکی ئەم دزانن دەما بوو کەرتامە ژ هژمارە پاراوێ ناژ هژمارە یەک پێک هاتیە نرخێوێ نەربەرە هژمارە 0 و یەکێ دەیە کامێ کەرتاخوا ئەمێ لەسەر ڕاستەکە خۆیان هژماری ئەمێ نیشانکەن وەکی ئەم دزانن ژ هژمارە 0 حتا هژمارە یەک هاتیە پارچەکردن سێ پارچەین یەکسان ئەمێ ئێن کەرتاخوا لەسەر نیشانکەن ئەم دەست بە هژمارە 0 دکن وەکی ئەم دزانن ئەم دەبێ 0 بەلاوی سسێ 1 بەلاوی سسێ 2 بەلاوی سسێ 3 بەلاوی سسێ کیژان کەرتامە لە ڕاستەکە هژمارێ کیژان جوانی هاتیە نیشانکردن وەکی ئەم دبینن کەرتامەیە ددووە کەرتامە نیشان کردیا کەرتامەیە ددووە دیسە تێ ئەم تێ ئەمێ ئێن سەر ڕاستەکە خۆیان هژماری ئەمێ نیشانکردن کەرتامە لێ دێ 7 لێ دێ خۆش هژمارە پاراوێ ناکێ هژمارە یەکە نرخێوێ ناوبەرە 0 و هژمارە یەک دەیە هاتیە پارچەکردن 7 پارچەین یەکسان دەما ئەموەرن سەر ڕاستەکە خوا ئەم نیشانکن ئەمێ بدەست هژمارە 0 کن 0 بەلاوی 7 1 بەلاوی 7 2 بەلاوی 7 3 بەلاوی 7 4 بەلاوی 7 5 بەلاوی 7 6 بەلاوی 7 شخۆکی ئەم زانر خوندەکاری مەی دەلات
ما پارچەی ما حەفتن لڤێدی جەمما شەژەرکردن ئەم ئێن پارچەی ما حەفت بوون لڤێدی هژمارە یەک نیشان دکێ لڤێدی حەفت بەلاوی حەفت لڤێدێ کەرتێ خوا بناوبەرە سفر و یەکێ دەمەشخوا نیشانکردنا کەرتامەیە حەفت بەلاوی یەک بەلاوی حەفتە کیژان جوانی نیشان دکێ شخۆکی ئەم زانن کەرتامەیە دووە لڤێدێ هاتیە نیشانکردن سەر ڕاستەکە هژماری خوندەکاری مەی دەلا لڤێدێ ئەم تێنە داویە پرسا خۆیە سسەیە پرسا چارە لجەمە دمێنێ هونژی وەکە کاری مالێ هونێ چارەسەرکن حتا وانەیەکە دیترێ هون مێنەت کیف و خۆشیێنە